پێش زیاتر لە 70 ساڵ و لە ناو جەرگەی بەغداوە کوردانی فێلی بڕیاریاندا قوتابخانەیەک تایبەت بە خۆیان دابمەزنێن. لە ساڵی 1947 و لەسەر ئەرکی خواڵێخۆشبوو حاجی عەلی حەیدەر قوتابخانەیەک بە ناوی ئەلمەدرسە الفەیلیە دروست کرا و بە هاوکاری دەوڵەمەندە فەیلیەکان بەڕێوە دەبرا. قوتابخانەکە تاوەکو ساڵی 1958 تەنها خوێندنی سەرەتایی تێدا بوو، بەڵام دواتر پەرەی پێدرا و بووە قوتابخانەی ناوەندی فەیلی ناحکومی بە سەرپەرشتی مامۆستا مەهدی سیەخان. قوتابیانی کەم دەرامەت لە کرێی خوێندن دەبەخشران. قوتابخانەی فەیلی تەنها تایبەت نەبوو بە خوێندن و پەروەردەوە، بەڵکو بوو بۆ شوێنێک بۆ چارەسەرکردنی کێشەکانی پێکهاتەکە و لایەنەکانی تر. ئەو قوتابخانەیە بەڵگەی ئەوەیە کە کوردانی فەیلی بۆ هەر شوێنێک چوو بێتن جێدەستیان دیار بوو و خزمەتیان کردووە. هەر بۆیە دەبێت هەمیشە قوربانیدان و خزمەتی فەیلیەکان لە زیهنی ئێمەدا بمێنێتەوە و لە یادیان نەکەین.